شاری ماریۆپۆلی ئۆکراینە کە لەلایەن هێزەکانی رووسیاوە گەمارۆ درا و لە سەدا 90 وێران کراوە. ئەگەرچی ماوەیەکی زۆرە ئەو شارە بووەتە ناوەندی گەرمی شەڕ، بەڵام هێزەکانی ئۆکراین ڕەتی دەکەنەوە شارەکە بدەن بەدەستەوە. شاری ماریۆپۆل بە بەردەوامی لەلایەن رووسیاوە بۆردومان دەکرێت و بەهۆیەوە تەواوی باڵەخانە و شوێنەکانی نیشتەجێبوون ڕووخاون یاخود زیانیان بەرکەوتووە. دانیشتوانی شارەکەش ئەگەر بیانوێت ماڵ و حاڵیان بەجێ بهێڵن دەبێت چاوەڕێ بکەن تا ئەو کاتەی بۆردومانەکان دەوەستێت. خەڵکی ماریۆپۆل دەڵێن جانتاکانیان کۆ کردوتەوە هەموو کات ئامادەن بۆ بەجێهێشتنی ماڵ و حاڵیان. ئەوان دەڵێن دەنگی تەقە و تەقینەوە ئاسایی بووەتەوە لەیان و نەیان ترسێنێت. سێرگی بیترۆڤ دانیشتوویەکی ئەو شارێ و کە باسی ڕەوشی خۆیان دەکات بەردەوام دەنگی تەقە و بۆردومان بێت، بەڵام لە قسەکردن ناوەستێت. ئەو باز لەوە دەکات کە دوو هاوەن بەسەری داکەوتون، بەڵام لە کاتی کەوتنیاندا نەتەقین و لە مردن ڕزگاری بووە. Здесь 3 частями порох сгорает очень, я перепуганный, начинаю судорожно закрывать гараж, он не закрывается. هاوەنێک کەوتە خوارەوە بوو بە دوو بەشەوە، بەڵام نەتەقیەوە. من دەترسام دەرگاکانی ئەم شوێنەم دادەخست، بەڵام نەمدەتوانی بە تەواوی دایان بخەم. هاوەنێکی تریش بەسرم داکەوت. من تووشی شۆک ببووم، تێنەدەگەیشتم چی ڕوویداوە. دەکرا من لەویا بمرم، بەڵام من جارێکی تر لەدایک بوومەوە. То есть, это очень, по теории вероятности, очень невероятный случай, когда прилетают 2 мины в одно место. بەپێی هەڵسەنگاندنەکان لە سەرەتای بۆردومانەکانی رووسیاوە نزیکەی لە سەدا 80 بۆ لە سەدا 90 ماریۆپۆل بە تەواوی ڕووخاوە. لە ئێستاشدا زۆرینەی شەڕ لە دەوروبەری کارگەی پۆڵا لە بەشی پیشەسازی ئەو شارە ڕوودەدات، چونکە هێشتا بەدەست هێزەکانی ئۆکراینەوەیە. رووسیاش بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو شارە چەکدارانی چیچانی ڕەوانەی ماریۆپۆل کردووە کە چەکداری توندڕەون و توندن و لایەنگیری ڕەمەزان قەدیرۆڤ سەرۆکی چیچانن.